فەرمانگەی داواکاری گشتی لە سلێمانی لە نووسراوێکیدا بۆ سەرۆکایەتی شارەوانی سلێمانی هۆشداری توون دەدات لە پیسبوونی ئاوی سەرچنار و وشکبوونی سەرچاوی ئاوەکە. ئەویش بەهۆی دروستکردنی دوو پڕۆژەی نیشتەجێبوون بە ناوەکانی سەرچنار سیتی و تافگە سیتی لەسەر ئەستیڵ و سەرچاوی ئاوی سەرچنار. بەڵام بەپێی بەدواداچوونەکانی ئێمە سەرباری ئەو هۆشداری و مەترسیانەی پێشکەشی لایەنی پەیوەندیدار کراون لە سلێمانی کە چی پڕۆژەکە وا جێبەجێ دەکرێت و کەسیش نییە گوێ بەو مەترسیانە بدات. جا کاقوبات جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەزانی بۆچی هیچ حسابێک بۆ هۆشداریەکانی داواکاری گشتی و بەڕێوبەرایەتی ئاوی سلێمانی نەکرا؟ چونکە هەردوو پڕۆژەکە دوو کۆمپانیای نزیک لە کاکبافڵی برات جێبەجێ دەکەن کە جگە لە بەرژەوەندی و قازانجی مادی خۆیان حساب بۆ هیچ شتێکی تر ناکەن لە شاری سلێمانیدا. جا خەڵکی سلێمانی خۆشەویست، ئێستا راپۆرتەکەی داواکاری گشتی سلێمانیتان وەک خۆی بۆ دەخوێنمەوە بۆ ئەوەی بزانن ئەم زانیاریانی پێتان دەڵێم نەقسەی منە، نەشرۆڤەی سیاسیە، بەڵکو راپۆرتی داواکاری گشتی سلێمانیە. سێرکە ئەمە ئەو کتابانەیە کە داواکاری گشتی لە سلێمانی ئاڕاستی لایەنە پەیوەندیدارەکانیان کردووە وەک سەرۆکایەتی شارەوانی سلێمانی هەمووی بەڵگە و مستەمسەکە ئەمانە. لە نووسراوی ژمارە 2360 لە 4/12/2024 زۆر بەڕوونی دەڵێت هەردوو پڕۆژەی سەرچنارستی و تافگە سیتی کە لە 5,000 نیشتەجێبوون پێگاتون لەسەر ئەستیڵ و سەرچاوەکانی ئاوی سەرچنار دروست دەکرێن کە 27% ئاوی خواردنەوەی شاری سلێمانی دابین دەکات. ئەم پڕۆژەیە لەلایەن بەڕێوبەری ئاوی سلێمانی بە نووسراوی ڕەسمی ڕەت کراوەتەوە و تێیدا هۆشداری دراوە لە ئەگەری پیسبوونی ئاوی پڕۆژەی سەرچنار کە شاپڕۆژەی ئاوی خواردنەوەی شاری سلێمانیە. هەروەها جێبەجێکردنی پڕۆژەکە زیان دەگەێنێت بە سەرچاوی ئاوی سلێمانی و لەوانەیە ڕێڕەوی ئاوی سەرچنار بگۆڕێت و هۆکارێکی شە بۆ پیسبوونی ئاوی سەرچنار. سەرباری هەموو ئەو مەترسیانە بەڵام کاک بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە حسابی خۆی و حیزبەکەی زۆر خەمخۆری شاری سلێمانین هیچ ئەرزشێکیان بۆ نووسراوی فەرمانگە پەیوەندیدارەکانی سلێمانی دانەناو بێگوێدانە ئەو مەترسیانی باسکراون هەردوو پڕۆژەکەیان دەست پێ کرد و ئێستا لە قۆناغی جێبەجێکردندا. باشە کاک بافڵ، پارە ئەو ئاهێنێ سەرچاوی ئاوی سەرچناری بۆ بشێوێنرێت و ژینگەکەی پیس بکرێت؟ سەرچنار دێرینترین و ناوازەترین شوێنی گەشتیاری و ڕوخساری سروشتی سلێمانیە، لەبەر قازانج ئەبێ ئاوا تێک بدرێت. کاک بافڵ، من دڵنیام ئەگەر مەسەلەکە پارەیە خەڵکی سلێمانی ئەوەندە شارەکەیان خۆش دەوێ ئامادەن کۆمەکت بۆ کۆبکەنەوە، بەس ئەو دوو پڕۆژەی نیشتەجێبوونە ڕابگیرێت. ئاخر چێ هەیە لە سلێمانیە ژیا بێت و یادەوەری و سۆزی بۆ سەرچنار و ئاوە سازگارەکەی نەبێت؟ بە چ ویژدانێک ڕەوایە لەبەر چەند هەزار دۆلاری قازانجی کۆمپانیاکانی حیزب ئەو کارە ساتە بەسەر سەرچناردا بهێنرێت؟ کاک بافڵ، سەرچنار لە شیعری شاعیرانی وەک نالی و پیرەمێرد باس کراون، چۆن دڵت دێ ئاوای بەسەر بێنی؟ سەرچنارتان باش.